ئایار هات و دەنگی زەنگێک دێتە بەرگوێ، ورشەی ئاڵای سووری دەستی کرێکارە بۆ یەکگرتن دژیستەم بۆ ئازادی، بۆ ڕزگاربوون لە چەوسانەوەی زۆردارە. هاوڕێیان، ئامادەبوانی بەڕێز تێکۆشەرانی ڕێگای ئازادی و یەکسانی، ئێوارەتان باش و بەخێر بێن بۆ یادی شکۆداریەکی ئایار، ڕۆژی هاوپشتی و تێکۆشانی جیهانی کرێکاران. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا ڕێز لەو دەستە ماندوانە بگرین کە مێژوویان دروست کردووە و بە ئارەقەی نێوچەوانیان جیهانیان ئاوەدان کردوێتەوە. ئەمڕۆ ڕۆژی نوێکردنەوەی پەیمانی خەباتە بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و کۆتایی هێنان بە چەوسانەوە، بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی سەرجەم ئەو تێکۆشەرانەی لە پێناو مافەڕەواکانی کرێکاران و مرۆڤایەتیدا گیانی خۆیان بەخت کرد. بە ناوی کۆمیتەی یەکی ئایارەوە داواتان لێ دەکەین لەگەڵ مارشی ئەنتەرناسیۆناڵ بە دەنگی مامۆستا نەجم ساتێک بە بێدەنگی بوەستین. سنەی هۆزی بەژمەیناتان گیلانی برسێتی دنیا لە تەنورەی بیر و باوەڕمان قرمژنی تریشقا ڕاستە تەنورای ئاخرینە ئاڵی پێ داوری کۆی ڕابی نوێرا و ژۆرکەیی هەن ئێمەی هیچ بین بەگەشت ئەی کۆیلان ئاخرین شەڕە شەڕی سەرمە بایەگرت و بین ئەمەڵان ڕزگار دەبێ ئینسان بەئینتەرناسیۆنال ڕزگار دەبێ ئینسان. ئەی کرێکار، ئەی ڕەنجەری بیر و بازوو، ئەیە و کەسەی بەرهەم دێنیت و ماندوو، ئاوەدانی و ژیان بەدەستی تۆیە، هەرچی هەیە بەرهەمی ڕەنجی تۆیە. بۆ بیستنی پەیامی هاوپشتی و خستنە ڕووی کارنامەی خەباتی چینایەتیمان بانگێشتی بەڕێز هاوڕێ بەختیار مستەفا دەکەین بە نوێنەرایەتی کۆمیتەی یەکی ئایار وتاری کۆمیتەکە پێشکەش بکات. لە بەرامبەر سیستەمی کۆیلایەتی مۆدێرن بژی یەکی ئایار، هاوڕێیان، ژنان و پیاوانی کرێکار، تێکۆشەرانی ڕێگای ئازادی و یەکسانی ئامادەبوانی بەڕێز، سەرەتا بە بۆنەی یەکی ئایار پیرۆزبایی لە خۆمان و لە ئێوە و لە کرێکارانی جیهان و بە تایبەتیش لە کرێکارانی کوردستان دەکەین. بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین بۆ ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کرێکاران. ئەمڕۆ لێرە گرد بووینەتەوە نەک تەنها بۆ یادکردنەوەی یەکی ئایار، بەڵکو بۆ بەرزڕاگرتنی مێژوویەک کە بە خوێن و ئارەقەی چینێکی ماندووی کۆمەلگان وسراوەتەوە. ئەم ڕۆژە دەنگی هاواری ئەو دەستە ماندوانەیە کە بزوێنەری ڕاستەقینەی مێژوون، کەچی سیستەمی بێڕەحمی سەرمایەداری خستونیەتە پەراوێز و تەنانەت لە بەرهەمی ڕەنجی خۆشیان نامۆی کردوون. ئەم سیستەمە جیهانیە، ئەم سیستەمە جیهانی دابش کردووە بۆ دوو بەرەی نایەکسان،
کەمینەیەکی دەستڕشتوو کە سەروەت و سامان و کاروباری کۆمەڵگەیان قۆرخ کردووە و زۆرینەیەکی چەساوە کە لایەنی کەمی ژیانیان پێڕەوا نابینرێت. کرێکاران هاوتای ڕۆڵی ئابووریان شەریک و هاوبەش نین، نە لە سەروەت و سامانی گشتی و نە لە بەڕێوەبردننی کۆمەلگادا و لە هەموو قەیران و تەنگەشە تون پێچیە سیاسی و ئابوووریەکاندا ئەوان قوربانی ڕیزی پێشەوەن. سەرەڕای پێشکەوتنی تەکنەلۆجیا، ئاسانبوونی بەرهەمهێنان و زۆربوونی بەرهەمداری کار، بەڵام ژیان و پێکەی کرێکاران هێشتا ڕوبەڕووی نادادی و هەژاری و جیاکاری چینایەتی و بێمافتی کۆمەڵایەتی دەبێتەوە. ئامانجی باڵای سەرمایهداری بریتێ لە گۆڕینی بەرهەم و سامانی گشتی بۆ سەرمایەی تایبەتی و تا ئەو جێی بۆی دەست بدات جیاوازی چینایەتی قوڵتر دەکاتەوە. قازانج پێوەری هەموو بەهاکانە و لە پێش ژیانی مرۆڤەکانەوە دانراوە. مافە سەرەتایەکانی مرۆڤ، ئازادیەکان، دەستکەوتنی کاری گونجاو، تەندروستی و سەلامەتی شوێنی کار، جێگای حەوانەوە، ژینگەیەکی پاک و ئارام بۆ ژیان کراونەتە بارمتەی بەرژەوەندی کەمینەی خاوەن سەرمایە. بەڕێزان، ئێمە ئەمساڵ لە کاتێک و لە بارودۆخێکدا پێشوازی لەیەکی ئایار دەکەین کە شەڕێکی وێرانکەر و مەترسیدار لە ناوچەکە هەیە و بووە بە هەڕەشە بۆ سەر ژیانی گشتی و بە تایبەتیش ژیانی کرێکاران و هەژاران چەند بەرامبەر سەختتر دەکات. وەک هەمیشە تێچووی ئەم جەنگانە لە نانی سەر سفرەی خەڵک دەبڕدرێت و لەگەڵ دەنجی هەر تەقینەوەیەکدا بێکاری و ئاوارەیی و گرانی بازار زیاتر بەرۆکی خەڵک دەگرێت. ئەو خەرجیە سەرسوڕهێنەرانەی بۆ ئەم شەڕە دەکرێت و ئەو زیانە زۆرانەی بەهۆیەوە دروست دەبن بەشی زۆری پێداویستەکانی ژیانی خەڵک دەستەبەر دەکات. بەڵام ئەم سیستەمە بەرژەوەندی و قازانجی خۆی خستۆتە پێش ژیانی خەڵکو و بۆ ئەو مەبەستە سڵ لە کوشتاری بە کۆمەڵ و کاولکاری و نانەوەی ترس و نائارامی ناکاتەوە. کرێکاران و خەڵکی زەحمەتکێش هیچ بەرژەوەندیەکیان لەم شەڕە پاوانخوازیەدا نییە کە بۆ هەژمونگەری و فراوانخوازی و بەرژەوەندی زلهێزەکان بەڕێوە دەچێت. شەڕی ئێمە شەڕی نان و کار و ئازادی و دادپەروەریە. کۆتایی هاتنی شەڕ بۆ ئێمە پێویستێکی ژیانمانە. لە ژینگەی شەڕدا مافەکانی خەڵک پێشەل دەکرێت و دەنجی خەڵک لە ژێر دەنجی بۆمب و موشەکەکاندا کپ دەکرێت. ئاگری ئەم شەڕە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. خەڵکی کوردستان بوونەتە بارمتەی پەیامەنە ڕاستەوخۆکانی ئێران بۆ ئەمریکا و نیشاندانی هێزی خۆی لە بەرامبەریدا. ئەویش لە کاتێکدا کە حکومەتی هەرێم بە گرتنەبەری سیاسەتی ئابووری نیولیبرالیزم ڕادەستکردنی کەرتی گشتی و خزمەتگوزاری گشتەکان بە گرتی تایبەت دۆخێکی ئابووری سەختی بۆ خەڵک دروست کردووە و لەولا شێوە ملیارەها دۆلار دەڕژێتە هەژماری کۆمپانیاکان و سەرمایەدارانەوە. دیوێکی کێشەی کرێکارانی کۆمەلگای ئێمە نەبوونی ئازادی سیاسیە. ئازادی هەڵسوڕان و چالاکی کۆمەڵایەتی و جەماوەری بۆ ژیانی کۆمەلگا بەگشتی و بۆ کرێکاران بە تایبەتی گرنگێکی گەورەی هەیە. ڕێگری دەکات لە تاگرەوی و دیکتاتۆریەت، چاودێری و لێپرسینەوەی جەماوەری گەندەڵی کەم دەکاتەوە. چین و توێژە جیاوازەکان دەتوانن وەک هێزی مەدەنی و کۆمەڵایەتی بەرامبەر دەسەڵات و خاوەنکار بەبێ ڕێگری ڕێکخراوەی خۆیان دروستکەن و لەم ڕێگەیەوە بەشدار بن لە بڕیارە چارەنووسازەکاندا. دەتوانن داوای یاسای کاری سەردەمیانە و دادپەروەرانە بکەن بۆ پارێزگاری لە ژیان و ماف و خواست و شکۆیان. لەو وڵاتانەی ئازادی سیاسی و چالاکی مەدەنی و کۆمەڵایەتی قەدەغەیە زۆرینەی خەڵک لە هەژاریدا دەژین و سەروەت و سامانی وڵات لای کەمینەیەکی دەسەڵاتدار کۆ دەبێتەوە کە ئازادی نەبوو برسێتی هەیە. ئەو دەستەی ئازادی دەخنچێنێت، نانیش دەبرێت. بەهۆی جیاکاری ڕەگەزی ژنان ڕوبەڕووی ستەم و چەسانەوەی قورس دەبنەوە. ستەمکاری بەرامبەر بە ژنان گەشتۆتە ئاستێک کە هێزی کاری ئەوان وەک کاڵایەکی پلە دوو سیر دەکرێت و هەروەک چۆن خۆشیان وەک مافی مرۆڤ بە پلە دوو دادەنرێن. لە کاتێکدا ژنان وەک بکەرێکی شۆڕژگەر لێهاتووی مەزنی خۆیان نیشانداوە بە جۆرێک
کە هیچ ئازادی و ڕزگاریەکی کۆمەڵایەتی بەدی نایەت بەبێ بەشداری ڕۆڵی ژنان. ئەمە دووانی بەڕێز ژیانێکی ئازاد و شکۆمەندانە و شایستە بۆ مرۆڤ باژاڵ و دەستەنگەکانیش مافێکی سەرەتاییە. ئێمە لەو پێناوەدا بەدەنجی ڕەها دەڵێن ئەرچی حکومەت و دامەزراوە پەیوەندیدارەکانە پارێزگاری لە پێداویستەکانی کار و ژیانی کرێکاران بکەن و ئەوە هێزی یەکگرتووی و ڕێکخراوبوونی خۆمانە وەک بزوتنەوەیکی بەهێز دەمان خاتە سەر ڕێگای تێکۆشان بۆ نووسینەوەی یاساکارێکی پێشکەوتوو سیستەمی خانەنشینی دادپەروەر کاری گونجاو یان بیمەی بێکاری یەکسانی کرێکارانی هاتوو کۆچبەر و بیانی لەگەڵ کرێکارانی ناوخۆیی دابینکردنی مەرجەکانی سەلامەتی ژینگەی کار قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی شوێنی کار بیمەی تەندروستی کردنەوەی خولی خۆڕایی بۆ ڕاهێنان و پێگەیاندنی کرێکاران باشترکردنی دەستەبەری کۆمەڵایەتی ژینگەیەکی پارێزرا و دوور لە توندوتیژی و هەڵاواردن بۆ ژنان و یەکسانی لە کار و کرێی ژنان و پیاوان لە کەرتە تایبەتەکاندا باەکی ئایار بکەینە وێزگەیەک بۆ خەبات لە پێناوی ئەو داخوازانە بۆ هەموو ئەو کرێکارانەی لە کارگەکان چێلگەکان بیناناتەواو کراوەکان و ناوەندە خزمەت گوزارەکاندا کار دەکەن بژی هاوپشتی یەکگرتووی کرێکاران سەرکەوێت خەباتی چاوساوەکان بۆ بەدیهێنانی یەکسانی کۆمیتەی یەکی ئایار سلێمانی 4 2026 بەخێربیان سەرچاوە گەر ڕەنجی کرێکار نەبێ نە کۆشکە بێ نەتەلار نەجیهان وەکو ئێستا جوانە بێ نە ژیانمان ئاوها ئاوەدانە بێ هونەرمەند مامۆستا نەجم محەممەد لەم یادەدا وەک هەمیشە پاڵپشتی کرێکاران بووە ئەمڕۆژ سرودێکی بەو بۆنێەوە ئامادە کردووە بەڕێزیان با بفەرمونون.
گەنجی دژمنانم بۆ خۆم وێڵبم لە دووی بەشێ بۆ خۆم وێڵبم لە دووی بەشێ ڕژی یادێ یەکی هەیە هەرزە ئاوا و چەکی هەیە ڕژی یادێ یەکی هەیە هەرزە ئاوا و چەکی هەیە بژی کرێکار بۆ هەکایە بگرێ نیزامی سەرمایە بژی کرێکار بۆ هەکایە بگرێ نیزامی سەرمایە بگرێ نیزامی سەرمایە ڕۆژی جیهانی کرێکارانە یەکی ئایار یەک ئازار و یەک ئامانج و یەک هاوار ئەو یەکێتیە چینایەتیەی سنوور ناناسێ لە شیکاگۆوە تا کوردستان بە یەک دەنگ هاوار دەکەین بمرێت چەوسانەوە بژی یەکسانی و ژیان ئامادەبوانی بەڕێز وتەی خات و شنەعەلی هەیە بە ناوی ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوە بە ناوی ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوە یەکی ئایاری ئەم ساڵ لە ئێوە و سەرجەم کرێکارانی جیهان و عێراق پیرۆز دەکەین. یەکی ئایار ڕۆژی یەکێتی و هاوپشتی جیهانی چینی کرێکارانە ڕۆژێکی گرنگە بۆ کرێکاران. ئەم ڕۆژە بۆ ئێمەش وەک ژنان زۆر گرنگە بە تایبەتی کە ژنان دووچاری جۆرە هاستەم و هەڵاواردن دەبێتەوە لەلایەن سیستەمی جیاوازی و چینایەتی و سەرمایەداریەوە. ڕۆژی یەکی ئایار ڕۆژێکی گرنگ و درەوشاوەیە بۆ ڕێکخراوەکانی ژنان و بەرز ڕای دەگرین و دەینرخێنین. یەکی ئایاری ئەمساڵ بە شەڕێکی سەختی نامرۆڤانەی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا گوزەری کرد کە تەواوی ناوچەکە شەو و ڕۆژ لەژێر مەترسی هێرشی ئاسمانیدا بوو و تەواوی جیهان سەرقاڵی ئاستەنگی بژێوی و ناجێگیری و ئارامی بووەوە. لەوانە چینی کرێکار زۆرترین بەشی ئەو گێژاوەی لە ئاستەنگی بەرکەوت کە ژنانیش بەشێکی تەواوی چینی کرێکار دەگرێتەوە. بژێوی چینی کرێکار بەندە بە ئارامی هەر شوێنێکەوە لە جیهاندا چونکە کاری کرێکاری ژنان و پیاوان ڕۆژانەیە و جێگیر نییە. جەنگ هەمیشە ئەنجامی چاوچنۆکی و ویستی فراوانبوونی دەسەڵات و دەست بە سەراگرتنی سەرمایەدارانە. بەسەر هەر شوێنێکدا کە پلانی بۆ داڕێژن نەفرەت لە جەنگ بەو هیوایەی کۆتایی بەو جەنگە نەخوازراوە بێت کە هیچ کات کرێکاران جگە لە هێزی کاری خۆی چاوی لە هیچی تر نییە و شەڕ هیچ کات لە قازانجی ژنان و پیاوانی کرێکاران نییە. دورگەی ئیپستن پێی وتی دەسەڵاتدارانی جیهان چه دەست و دیاریەکیان هەیە بۆ مرۆڤایەتی بە تایبەتی بۆ ژنان و منداڵان. وەک بینیمان تەواوی ڕێکخراوەکانی جیهان و هەرێم و ڕێکخراوی سەربەخۆی ژنانیش چۆن بەرامبەر ئەو زوڵم و دەستدرێژیە درەندانەیەی بەرامبەر بە ژنان و منداڵان کرا سەرکۆنەی کرد. و ڕێزی ئازادی خوازان و یەکسانی خوازان چۆن وەستانەوانێ بەرامبەر ئەو کارە پڕشەرمەزاریە نیشانیاندا کە چۆن سیستەمی سەرمایەداری تا ئەو پەڕی نامرۆڤایەتی ژنان دەکاتە کاڵا. ژنان لە کوردستاندا لە دۆخێکی یەکجار سەخت و پڕمەترسیدا ژیان بەڕێ دەکەن بە تایبەتی ژنانی کرێکار کە کاری تاقەت پڕۆکێن دەکەن بەرامبەر کەمترین کرێی کار. ژنان لەژێر شاری بەخێوکردنی منداڵ و بژێوی ڕۆژانەیاندا کاری تاقەت پڕوخێن و سەخت دەکەن. هەندێک جار دەبێتە هۆی تێکچوونی باری دەرونی. ئەمە جگەلەوەی هۆکاری سەلامەتی کار و جێگا و ڕێگای باش بۆ ژنانی دووگیان دەستەبەر نییە و پشوشی نییە بوو دوای منداڵ بوون. نمونەش زۆرە. تازەترین گیان لە دەستدانی ژنێکە لە شارە زۆر لەگەڵ کۆرپەکەی بەهۆی نەبوونی شوێنی سەلامەتەوە. ئێمە ڕێکخراوی سەربەخۆی ژنانمان دامەزران تا چاو ببڕێتە نایەکسانی و جیاکاریەکان. ئەمەش ببێتە هەوێنی گۆڕانکاری و ڕێکخراوبوون بۆ چاکردنی ژیان و گوزەرانی ژنان و ژنانی کرێکان. هاتنە مەیدانی ژنان بۆ ناوکار شوناسێکی نوێ دەداتە ژنان بە پێچەوانی ئەو دید و تێڕوانینەی ژن دەخاتە نێو چوارچێوەی
دیواری ماڵ و دەستی کۆتا دەکات لە کاری ڕێکخراوبوون و ئازادی. لە کۆتوبەندی کۆنەخوازان کرێکاران بەدەل لەوەی پیاو بن یان ژن، کورد بن یان عەرەب یان تورک، شیعە بن یان سونا، بەدەل لەوەی مسلمان بن یان کریستیان و یەزیدی یان بێدین، کرێکاری ناوخۆ بن یان هاتوو لە دەرەوە، دەبێت یەکگرتو دەست لە ناو دەست بە ڕێزێکی یەجگار بە ڕێزێکی یەکپارچە و ڕێکخراوەوە لە پشت ماف و داخوازی و نوێنەرەکانی خۆیانەوە بەرامبەر بە سەرمایەدار و چینە بورجوازەکان و خاوەن کۆمپانیاکان ڕاوەستن بۆ بەرگری لە ماف و داخوازیەکانیان. ئەمە هەوێنی سەرکەوتنمانە. یەکی ئایار ڕۆژێکە بانگاوازمان دەکات بۆ یەکگرتووی و ڕێکخراوبوون، بۆ باشترکردنی دۆخی ژنان و گوزەرانمان. بەرز و بەڕێز بێت یەکی ئایار ڕۆژی یەکێتی و هاوپشتی چینی کرێکار ڕێکخراوی سەربەخۆی ژنان یەکی ئایاری 2026. زۆر سپاس. بەخێراتنی ژمارەیەک لەو کرێکارانە کەین کە لە ڕێکخراوی بیناسازیەوە لێرە ئامادەیان هەیە. ئامادەبوانی بەڕێز شعرێکی کرێکاری لەلایەن وەستا عەتاوە دەخوێنرێتەوە. بەڕێزیان با فەرموون. خۆشحاڵم هەندێکتان کرێکار و هەندێکتان پشتیوانی ئێمان. من بە خێراتی هەمولایەکتانەکەم. لەم ڕۆژەشتا وە کرێکارێک پێویستم شارێکتان بۆ بخێنمەوە. وەک کرێکار یەکی ئایار لەگەڵ خۆمدا دەمێ دۆست و دەمێ دوژمن لەگەڵ تەلارێکی بەرزی سەرمایەدار، لەگەڵ چینێ دووچین دیوار، لەگەڵ تەوێڵی بیمار و دەستی شەقار، دەمێک یارم دەمێک نەیار. سەرمایە ڕادەوەشێنێ هەزری تۆفان بۆ ئاوەدانیش ئەندازیار. وەکو ئایار لە سیخناخی باوەری گڕی زەمینە، لە کوشتنی ڕەنجەشان و لە داوەشینی ئەوینە. منم هاوڕێ، منم هاوڕێ نزیکە ڕێ لە خەمباری و لە ناو پەرژینی گرینە، لە یاساغی حەوانەوە و پێکەنینە. منم هاوڕێ نزیکە ڕێ وەک زیندانی ڕەنجی سپی و ڕۆشنا دەبین، بە دوومانی یاساوڵی ئەرخەوانە ئاشنا دەبین. بە کاڵی ئاەتی کێلی کرێکارێ، بە کاڵی ئاەتی کێلی کرێکارێ جوانە مەرجێ، بەگری دەنگ و خاخڕ و نووزەی بەجێماوی دەنجێ. وەرە هاوڕێ زۆر نزیکە هەنگاو ڕێ، هەنگاوی ڕێی کۆمونیستی و ڕێگەمانە، لۆگۆی سووری چەکش و داز ئاڵامانە. هەر بژینێ خوا. پەیامی پیرۆزبایی داکۆچی کۆمەڵی ئافرەتانی کوردستان بەبوونی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران. بەبوونی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران گەرمترین پیرۆزبایی ئاڕاستی تەواوی کرێکارانی جیهان و عێراق و کوردستان دەکەین. تایبەت ئەو ئافرەتە دەزڕەنجین و کۆڵ نەدەرانەی شان بەشانی پیاوان لە کێڵگە و کارگە و دامەزراوەکاندا بۆ دابینکردنی بژێوی ژیان و ئاوادانکردنەوەی نیشتمان تێدەکۆشن. ئێمە لە کۆمەڵی ئافرەتانی کوردستان لەم ڕۆژەدا جەخت دەکەینەوە لەسەر دابینکردنی مافەڕەواکانیان. پێویستە کرێکاران لە مافە یاسایی و داراییەکانیان بێبەش نەکرێن و یەکسانی و دادپەروەری مامەڵەیان لەگەڵدا بکرێت. پێویستە ژینگەیەکی تەندروست و سەلامەتیان بۆ دابین بکرێت و گەرنتی ژیانی کرێکاران ئەرکێکی سەرەکیە بە توندی دژی هەر جۆرە دەستدرێژیەکی جەستەیی و دەرونی دەوەسینەوە کە لەلایەن خاوەنکارەکانەوە بەرامبەر بە ئافرەتانی کرێکاران ئەنجام دەدرێت. ئافرەتان شایستەی ڕێز و هەلومەرجێکی کاری مرۆیین نەک چەوسانەوە. بێدەنگی ئافرەتان لە ئاست پێشێلکاریەکان تەنها لەبەر پاراستنی بژێوی ژیانە نەک ڕازی بوون بە زوڵم. ئێمە دەبینە دەنگی ئێوە و داکۆکاری سەرسەختی مافەکانتان. سڵاو لە بازووی ماندووی کرێکاران. پیرۆز بێت یەکی ئایار کۆمەڵی ئافرەتانی کوردستان. هاوکات پیرۆزبایی ڕێکخراوی دابین هەیە بۆ کەشەپێدانی دیموکراسی و مافی مرۆز سوپاسیانەکەی. ئامادەبوانی ئازیز تێکۆشەرانی ڕێگای نان و ئازادی، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی مەراسیمی ئەمڕۆمان بەبوونی یەکی ئایار. دووبارە دەستخۆشی لە ماندووبوونی یەکە بە یەکەتان دەکەین. پەیامی ئێمە ڕوونە
خەبات بۆ دادپەروەری و بەدەستێنانی مافەزە وتکراوەکانی کرێکاران بەردەوامە و لەم کۆبوونەوەی ئەم ڕۆژمان بەشێکە لەو کاروانە. سوپاس بۆ ئامادەبوونی یەکە بە یەکەتان، سوپاس بۆ هەموو ئەو دەنگە ئازایانەی کە هەمیشە لە سەنگەری بەرگری لە مافی هەژار و چەوساوەکاندان. بژی یەکی ئایار، بژی خەباتی یەکسانی خوازی کرێکاران. ئێوارەتان شاد. Thank you.